بەڕێز فەهمی بورهان سەرۆکێ دەستەیان ناوچەیەن کوردستانی یان دەربە ئیدارەی هەرێما کوردستانê li Hewlêrê gotûbêja vêmijارê dikên berêz Fehmî tu bi xêratî ji bo Kurdistan 24 emro bi şêweyekî meydanî li gerekî Newroz bûn li Kerkûk çîtan bînî li gerekî Newroz çi degozerêtin ئەم کاتتان باش سپاس بۆ جەنابێت و سڵاو بۆ بینەرانی بەڕێزی کوردستان 24 لە ڕاستیە ئێمە ئەمڕۆ لە گەڕەکی نەورۆز بووین و پێمان وایە ئەم دیدارانەمان لەگەڵ ئەم کێشانەی خۆمان لە کەرکووک و لە خانەقین و لە نەینەوا و لە مەخمور بەشێکە لەو وەزیفە ڕسمی کە ئێمە هەمانە و دەبێت بە بەردەوامی لەگەڵ ئەم کێشانەیە بین و ئەم ڕۆژ هەر لەو چوارچێوەیە هەر لەو بڕواایە ئەمڕۆ چون سەرمان لە خێمەی خۆڕاگری خەڵکی نەورۆزدا و لەگەڵیانە دانیشتین و وەکو حکوومەت هێرێمی کوردستان و دەستەی ناوچە کوردستانیەکان هەم بە دانیشتوانی ڕەسەنی شارەکەمان وت نیگەرانین لەم بارودۆخی کە دروست کراوە و لەگەڵیشیا پشتیوانیشتانین و بۆ پشتیوانیتان هاتوین و ئەوەی ممکن بێت بۆ ئەوەی کە ئەم ناحەقیەتان بەرامبەر کراوە نەیهێڵین بە بێگومان درێخی ناکەین لە ڕاستیە ئەمڕۆ ئێمە لەوێ ورەیەکی بەرزی دانیشتوانی گەڕەکی نەورۆزمان بینی و لەگەڵیانە گفتوگۆی وردمان کرد و بە بێگومان ئەوەی کە جۆمان لێبوو ئەوە بوو کە هیچ هاوڵاتیەکی کورد ئامادە نییە کەرکووک و گەڕەکەکەی خۆی و خانووەکەی خۆی بەجێ بێڵێت و چۆڵی بکات ئەگەرچی فشارەکانیش زۆر بن ئەگەرچیش نەحەقیەکان زۆر بن بەڵام ئەوەی کە ئێمە بینیمان فعلەن ئەوەیە سەلمان کە بە هیچ جۆرێک دانیشتوانی ئەو گەڕەکە ئامادە نین خاکی خۆیان و خۆڵی خۆیان و گەڕەکی خۆیان لەژێر هیچ فشارێکا و بۆ هیچ جهتێک و بۆ هیچ لایەنێک بەجێ بێڵن بەڵام ینی ئەوەی کە جێی نیگەرانی ئەوەیە کە بۆ دەبێت ئەم کێشانە بگەنە ئەم قۆناغا بگەنە ئەم مەرحەلەیە و بۆ دەبێت گەڕەکێکی کوردی چەند ماڵێکی کورد کە سەدان ساڵە باو با پیرانیان لەو شارە ژیاوە ئێستاکە جەیشی عێراقی لە ساڵیادی سوپای عێراقیە هەڵبکوتنە سەریان یعنی خۆتان نەزانن ئێمە لە سێ چوار ڕۆژی ڕابردووە یادی دامەزراندنی سوپای عێراقمان کردەوە یعنی بۆ دەبێت مناسبەی دامەزراندنی دەوڵەتی سوپای عێراقی بەم جۆرە بێت ئەمە مفاجعەکەی بێت بۆ کورد و بۆ گەڕەکی کوردی و بۆ خەڵکی کەرکووک کە بە بێگومان لە ماوەکانی ڕابردووە لە شوێنی تریش ئەمەمان بینی بەڵام بە بێگومان یعنی ئێمە ئەمڕۆ لە سەردانەکەمانە دڵنیانمان کرد کە ئێوە زۆر باشە کاک فەهمی جگە لە پشتیوانی کە بەڕێستان باستان کرد ئەمڕۆ بە چاوی خۆتان بینیتان کە ئەوان لەسەر حەقن ئایا ئەتوانن هیچ شتێک بۆیان بکەن ئەتوانن ڕای گشتی لێ دروست بکەن بەڵێ بە بێگومان یعنی یەکێک لە وەزیفەکانی ئێمە وەکو دەستەی ناوچە کوردستانیەکان لە هەنگاوی یەکەمە ئەوەیە کە ڕەیەکی گشتی دروستکەین لەسەر ئەو نەحەقیانەی کە بەرامبەر بە خەڵکی ئێمە لەو ناوچەیە ئەکرێت و ئەم ڕەئی عامە زۆر گرینگە هەم لە وەسەتی کوردی و هەم لە شارعی عەرەبیش و بێدەنگ نەبین لە بەرامبەر ئەو نەحەقیانەی کە ئەکرێت و پێشم وایە ئەم هەوڵانی ئێمە کاریگەری زۆر ئیجابی هەبووە چونکە ئەمە یەکەم جار نییە گرفت دروستە بێت ئەمە یەکەم جار نیە ناحەقی ئەکرێت هەموو ئەو ناحەقیانی کە کراوە ئێمە هەوڵمان داوە ڕەئی گشتی لەسەر بجوڵێنین و هەنگاوی دووەمیشمان ئێمە ئەمڕۆ لەگەڵ دانیشتوانی گەڕەکەکەیە گفتوگۆیەکی قوڵمان کرد گفتوگۆیەکی وردمان کرد و بەڵێنمان پێدان وەکو حکوومەت وەکو دەستەی ناوچە کوردستانیەکان ئامادەی هەموو جۆرە هاوکاریەکین ئەو بەڵگە و مستەمسەکە یاسایی و قانونیانی کە هەتانە لە دوو ڕۆژی داهاتوە ئەیهێنە دەستەی ناوچە کوردستانیەکان ژووری قانونی ئێمە فەرمانگەی یاسایی ئێمە لەگەڵیانە دانیشێت بە بێگومان هەرچی پێویست بێت ئێمە پێشکەشیان یەکەین بۆ ئەوەی بچن سکاڵات تەسجیل بکەن و نێڵین ئەم ناحەقیە بەم جۆرە بە ئاسانی تێپەڕێت و ئەگەر دادگا بە بێگومان خۆیان سەرپشکن ئێمە وەکو حکوومەت هێرێمی کوردستان پشتیوانیانین سکاڵا لە دادگای فیدراڵیەکەن ئێمە هاوکاریانین و پشتیوانیانین ئەگەر لە دادگای بەرایی کەرکووک ئەیکەن هەر پشتیوانیانین گرنگ ئەوەیە ئەوەی کە خۆیان پێیان باشە و ئەوەی دانیشتوانی ئەو گەڕەکە پێی باشە کە لە دوو ڕۆژی داهاتوە نوێنەرەکانیان دێن بۆ دەستی ناوچە کوردستانیەکان لەوێ ئەوەی کە ئەوان کردیان بە پێشنیاز ئێمە پشتیوانی ئەو اقتراحی ئەوانەکەین باشە ئەمڕۆ جگە لە خەڵکەکەی گەڕەکی نەورۆز ئەنی نەچوون لەگەڵ ئەم سوپایە
ئەم لەشکرەش کۆ ببنەوە یان قسەی لەگەڵکەن ئەوان بە قسەی کێ هاتوون دەیانەوێت یان چیان لەو خەڵکەی دەوێتن بە فەرمانی کێ لەوێن لە ڕاستیە مەسئولیەتی ئێمە نییە لەگەڵ سوپای عێراقیە لەوێ دابنیشین و گفتوگویان لەگەڵا بکەین ئێمە لە ڕاستیە ناشبێت لەگەڵ هیچ کەسێکا دابنیشین کە بڕای بە سەروەری یاسا نەبێت یعنی دەخالت لە ژیانی کۆمەڵایەتی و دەخالت لە ژیانی مەدەنی خەڵک و دەخالت لە گەڕەکی کوردیا بکات لەو شارە دەبێت ئێمە لە بۆ ئەوەیە کە بابەتەکە زیاتر ڕۆم بێتن لای ئێوە کە ئێوە ئیش لەسەر ئەم کەیسەی دەکەن بۆی بابەتەکە زیاتر ڕۆم ببێت لای ئێوە نەتانویستووە بچن قسەی لەگەڵ بکەن لە ڕاستیە کەیسەکە زۆر ڕوونە هیچ ئالۆزیەک لەم کەیسانەیە نییە یعنی لە کۆی ئەو کێشانی کە لە ناوچە کوردستانەکانە ڕوئەدات هیچ کام لەو گرفتانە بڕێکی زۆر بیرکردنەوە و لێ تێگەیشتنی ناوێت کێشەکان زۆر وازەحن خەڵکی ئێمە لەسەر زەوی خۆیەتی خەریکی کوشتتوکاڵە جێیش دێتە سەری گەڕەکەکانمان خەڵک لە ناو خانووی خۆیەتی دێن بە ناوی ئەوەی کە ئەم خانوانە خانووی جێشین زوباتی جێشی عێراقیە دێنە سەریان کە وردیش ئەبیتەوە لە ڕاستیە هیچی بەم جۆرە نییە و هەموو بەڵگە یاسایەکان پێچەوانەی ئەو قسانی ئەوانە سەلمێنێت و لە ڕاستیە ناشزانین ئایا ئەمە بڕیاری وەزارەتی بەرگری عێراقیە و ئەم دەسەڵاتەشیان لەکوێوە هێناوە خۆتان نەزانن یعنی سوپای عێراق ئێمە بە دیاریکراوی لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ئەم سوپایە بە سوپای خۆمان نێزانین و ناشمانی وەکو دوژمن تەعاملی لەگەڵا بکەین و ئەم سوپایە لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستانە شەڕی داعشیان کردووە بەڵام ئێمە ئومێد دەکەین یعنی وێنەکانی سەردەمی ڕژێمی لە ناوچوومان جارێکتر پیشان نەدەنەوە بۆیە گرنگە ئێمە بەهێمنی تەعاملیان لەگەڵا بکەین و لە ڕاستیشە چی قانونیە بەم جۆرە تەعاملیان لەگەڵا بکەین بۆی ڕێگە نەدەین بە ئارەزووی خۆیان کە مەسئولیەتی ئەوان نیە دەخالت لە ئیش و کاری خەڵک بکەن ترسێک هەیە کە ئەم بڕیارە سەر بگرێتن خانووەکانیان پێچۆڵ بکرێتن لەلایەن سوپاوە ئەگەر لە سبە ڕۆژێ ئەم بڕیارە سەر بگرێت خانووەکان پێچۆڵ بکرێتن ئەنی پێتان وایە تعریبێکی ترە لە کەرکووک ڕۆدەداتن بە ڕۆژی ڕۆناک بە بێگومان هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە ئەم بڕیارە سەر نەگرێت و هەرچیش پێویست بێ ئەیکەین و ئێمە تەنانەت نامانەوێت یعنی تعبیریشی بکەین ئەم قسەیە و ئێمە ڕێگە نادەین گەڕەکی کوردی لەو شارەیە بە هیچ جۆرێک چۆڵ بکرێت و ئەگەر ئەمە تعریبێکی زۆر وازەحە یعنی تعریبێکە یعنی هیچ مانایەکی تری نییە و لە ڕاستیە ڕەنگە مەترسێکە ئەوە بێت ئەگەر لێرە بۆیان بچێتە سەر دوو ڕۆژی تر لە گەڕەکێکی تریش بەم جۆرە هەنگاو بنن ئێمە با ڕێگە نادەین کافەمی دەڵێ ڕێگەی نادەین بە هیچ شێوێک ئەم بڕیارە بشتە سەر تا کوێ بەردەوام دەبن هەرچی پێویست بێت لە ڕووی قانونی و لە ڕووی دەستوریەوە ئێمە درێخی ناکەین و دوای ئەوەش جوڵانەوەی مەدەنی هەیە بە بێگومان و خەڵکێکی زۆریش هەیە کە ئەمە بە ناڕاست ئەزانێت بۆیە دەبێت یعنی بە ئارامی و ئەو ڕێکارانی کە یاساین کە دەستورین کە مەدەنی هەمویان تاقیب بکەینەوە هەمویان بگرینە بەر و دوای با پرسیار بکەین یعنی ئەگەر ڕوخسەت هەبێت باشە جێشی عێراقی لە ناوەڕاستی عێراق و لە خواروی عێراق بەم جۆرە دەخالت لە ژیانی خەڵکە ئەکات وا لە کەرکووک بەم جۆرە ئەیکەن ئایا بیستومانە لە بەسڕە یان لە ناوەڕاستی عێراق یان لە بەغداد جێش بەم جۆرە بچێتە ناو ژیانی کۆمەڵایەتی خەڵکەوە ئەگەر سکاڵایەکشیان هەیە ئەگەر قسەیەکشیان هەیە بێگومان پۆلیسەیە و دادگای ئەتوان لەو ڕێگەیەوە ئەم جۆرە دەخالەتە بڕێکی گەورە گومانی لەسەر دروستە بێ بۆیە هەوڵە دەین ئەوەندەی ممکن بێن نێڵین ئەم جۆرە لە پێشکردنی دەستورە ئامانجەکانی خۆی بێنێت دەستخۆش بەڕێز فەهمی بورهان سەرۆکی دەستەیان ناوچەیەن کوردستانی دەربەی ئیدارەی هەرێما کوردستان لە هەولێرت گەلمە بووی گەلێکی سوپاسین هەر هەبن